بینەری پایتەخت میدیا سلااوت لێبێت و ئەم کاتت باش. ئێمە ئێستا لە سنووری گوندی بنپێرس و گوندی جمکەین لە سنووری پارێزگای هەولێر دوای ئەوەی دوێنێ لە گرتەیەکی ڤیددیۆیی کە لە پایتەخت میدیاوە بڵاومان کردەوە و کاردانەوەی زۆری دروست کرد، ئەویش فڕێدانی پاشماوەی ئاژەل و بڵێن کەلەشی ئاژەلی مردار بوو لە سنووری ئەم دوو گوندە کە بووەتە هۆکاری بڵاوبوونەوەی بۆنێکی یەکجار ناخۆش لە گوندەکانی دەوروبەری پارێزگای هەولێر و تەنانەت لە بەشێک لە گەڕەکەکانی سنووری پارێزگای هەولێریش هەستی پێدەکرێت. ئەستەمە بتوانیت بۆ ماوەی تەنانەت دوو خولەکیش لەم شوێنە بمینێتەوە لەبەر بوونی بوونێکی یەکجار ناخۆش. ئەمەش لە کاتێکدایە کە دوای ئەوەی کە گرتەیەکی ڤیددیۆیی لە ڕێگەی پایتەخت میدیاوە بڵاو کرایەوە کە ئاماژەمان بە فڕێدانی ئەم ئاژەلە مردار بووە نەکرد کە پێشتر لەلایەن ئەو کەسانەی کە لێرە هەم حەساریان هەیە هەم ئاژەل بەخێو دەکەن، ئاژەلەکانیان بەهۆی هەر هوکارێکەوە بێت کە گیان لەدەست دەدەن، دواتر بەبێ ئەوەی گوێدانە دانیشتوانی سنوورەکە دێن لە شوێنی نزیک لە ئاوایی فرێ دەدرێت. ئەمەش بووەتە هوکاری ئەوەی کە خەڵکی سنوورەکە هەراسان ببێت بەهۆی زۆری بوونەکەیەوە. ئێمە لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ هاتوین ڕۆمالێکی وردمان کردووە، بە دووادەچوونێکی وردمان کردووە لەسەر هۆکارەکانی فڕێدانی و چارەسەرەکانی چین. بۆ ئەو مەبەستە ئێمە هەلبەت لەگەڵ بینینی دیمەنەکان دەمەوێت ئەمە بخەمە ڕوو پەیوەندیمان بە بەڕێز کاک نەبەس عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێرەوە کرد لەسەر ئەم پرسە. ئەو پێی ڕاگەیاندین کە لە ئێستادا بەربڵاویەک هەیە لە بەخێوکردنی ئەم ئاژەلانە لەو حەسارانەی کە لە شوێنەکە هەن، بۆیە هەولیان داوە کە پرۆژەیەکی استراتیژی هەیە کە لە ئێستادا لە بواری جێبەجێکردندا و کارەکانی بەرەو کۆتایی دەچن تاوەکو بتوانن ڕێگری بکەن لە حاڵەتی هاوشێوە، دەیانەوێت بتوانن کە بە زووی کۆنتڕۆلی بکەن و لە شوێنێکی نوێیەکی هاوچەرخ کە بوویان دروست کراوە بە ماوەیەکی کەم تەواو ببێت و دووبارە شوێنەکانیان بگوازرێتەوە بۆ ئەم شوێنە نوێی کە دروست کراوە. هەڵبات لەسەر بابەتی خاوێنکردنەوەی شوێنەکە و دەفنکردنی ئەم ئاژەلانە تاوەکو هاوڵاتیان دەربازیان بێت لە بوونی ناخۆشی ئەم ئاژەلە مردار بووانە، پرسیاری ئەومان کرد ئایا چ ڕێکارێک دەگرنە بەر تاوەکو پاشماوەکان لێرە بگوازرێنەوە یاخود دەفن بکرێن. نەبەس عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر پێی ڕاگەیاندین کەوا ڕێکاری پێویست دەیگیرێتە بەر و ئەو کەسانەی کە بەم کارە هەڵدەستن سزا دەدرێن و پێشتریش کەسانێک هەبوونە کە بەم کارە هەڵساون و سزا دراون. هەڵبەت ئێمە وەکو پایتەخت میدیا ئەمڕۆ لەم شوێنەین کەوا سنووری گوندەکانی بنپێرس و گوندی جمکێ لە سنووری پارێزگای هەولێر ژمارەیەکی یەکجار زۆری ئاژەلی مردارەوە بوو لەسەر ڕێگای ئەم گوندە فرێ دراوە کە نزیکی ئاوایی و شوێنی نیشتەجێبوونە. هەڵبەت جگە لەم شوێنە ئێمە بە دوواداچوونی وردمان کردووە، سەردانمان کردوون شوێنی تریش هەر لەسەر ڕێڕەوی ئاوەڕووی هەولێر کە لە نێو هەولێرەوە دەچێتە دەرەوە ئاژەلێکی تری یەکجار زۆر بڵین ئاژەلی یەکجار زۆر فرێ دراون و بەجێ هێڵدراون دوای ئەوەی کە بەهۆی نەخۆشی یاخود هەر هۆکارێکی ترەوە بێت ئەم ئاژەلانە گیان لەدەست دەدەن خاوەنی ئەم حەسارانەی کە تایبەتن بە بەخێوکردنی ئاژەلان یاخود بە مامەلەکردن پێیانەوە بەبێ هەستکردن بە بەرپرسیارەتی بە شێوەیەکی زۆر ناشارستانی پاشماوەی ئاژەلەکان یاخود کەلەشی ئەم ئاژەلانە لەم شوێنانە فرێ دەدرێت. ئاژەلی تر وەکو سەگی بێڵانە دەبینی ژمارەیەکی زۆریان لەسەر پاشماوەکان هەن. دیمەنەکان بە جۆرێکن مرۆڤ ناتوانێت لێیانەوە نزیک ببێت، بەشێکی زۆریان نوێن. پاش ئەوەی کە قسەمان لەگەڵ بەشێک لە خەڵکی ئەم سنوورە کرد، خەڵکی گوندەکانی ئەم سنوورە بەشێکیان کە ئامادە نەبوون قسەمان بۆ بکەم، بەڵام ئەوەیان پێ ڕاگەیاندین کەوا بێزار بوون لە دەست بوونی ناخۆشی ئەم پاشماوە فرێدراوانەی کە بەردەوام فرێ دەدرێن لێرە. پێشتر زۆر جار گوێبیستی ئەوە دەبووین کەوا بوونێکی ناخۆش گەڕەکەکانی سنووری پارێزگای هەولێر گوندەکانی دەوروبەری خەڵکی هەراسان کردووە. دەتوانم بڵێم یەکێک لە سەرچاوەکانی ئەم بوونە ناخۆشە ئەم شوێنەیە. تاوەکو خۆت سەردانی شوێنەکە نەکەیت نازانیت چ کارە ساتێکە لێرە بەڕاستی.
بۆیە پێویست دەکات لە زووترین کاتدا ئەم شوێنانە پاک بکرێتەوە، ئەم پاشماوانە لە سنتەری شار لە نزیکی گوندەکان دوور بخرێنەوە و ڕێکاری پێویستیان بۆ بگیرێتە بەر لەبەرەوەی شوێنەکە نزیک بلا ئاواییە. هەڵبات ئێمە وەکو پایتەخت میدیا کە دوێنێ گرتەیەکی ڤیددیۆیمان بڵاو کردەوە کاردانەوەی یەکجار زۆری بە دوای خۆی داهێنا لایەنە پەیوەندیدارەکان هاتوونەتە سەرخەت تاوەکو چارەسەرێکی ئەم بابەتە بکەن. ئێمە ئەمڕۆ ڕۆمالێکی مەدانی و بەدوەدا چوونێکی مەدانیمان کردووە بۆ ئەوەی کە تەواوی دیمەنەکان وەکو خۆی بۆ بینەرانی پایتەخت بگوازینەوە. ئەمانەی دەیبینن ئەگەر هاوکارم دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە، ئەمە سنووری گوندی بنپێرس و گوندی جمکەیە لە سنووری پارێزگای هەولێر کە مەودایەکی زۆر کەمی لەگەڵ سنتەری پارێزگای هەولێر هەیە. بێگومان بوونی ئەم ئاژەلە مردار بووانە کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەسەر بڵاوبوونەوەی ئەو بوونە ناخۆشەی کە لە نێو هەولێر و گوندەکانی دەوروبەریەوە هەستی پێدەکرێت. جگەلەوەی کە لە ڕووی شارستانیەوە لە ڕووی تەندروستیەوە بێگومان زیانی یەکجار زۆری هەیە بۆ هاوڵاتیان بۆ خەڵکی دەڤەرەکە لە کاتێکدا کە لە ماوەکانی داهاتوو هێدی نێزیک دەبینەوە لە وەرزی هاوین بێگومان بۆنەکەی یەکجار زیاتر دەبێت. ئەمە وا دەکات کەوا بەڕاستی ژیانکردن لە شوێنە نزیکەکان بە تایبەت لەم شوێنە ئەستەم ببێت، هەم بەهۆی بوونێکی یەکجار زۆرەوە کە لە داهاتوودا ئامێرەکانی فێنکەرەوە ئەگەر کار بکەن باوەڕ ناکەم کەسانێک بتوانن لە ژۆرەوە لە ماڵەکانیان دابنیشن و بە تەواوی بحەسێنەوە بەهۆی ئەم بوونە ناخۆشەوە. وەکو پێشتریش ئاماژەم پێکرد نەبەس عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر پێڕاگەیاندین کەوا ئیجراعاتی پێویست دەگیرێتە بەر ئەو کەسانەی کە هەڵدەستن بەم کارە سزای تون دەدرێن و ڕێکاری تریش گیراوەتە بەر و ئامادەکاری کراوە تاوەکو حەسارەکانیان بۆ نوێ بکرێتەوە. چەند حەسارێکی تر هەنکەوە ئێستا بە شێوەیەکی هاوچەرخ دروست کراوە، دواتر شوێنەکانیان دەگوازرێتەوە بۆ ئەم بڵێن حەسارە هاوچەرخانەی کە دروست کراوە. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەمانەی کە دەیبینن و لە دیمەنەکان دیارە بەم شێوەیە کە دەیبینن ژمارەیەکی یەکجار زۆری ئاژەلی مردارەوە بوو لە نێو ئاوەڕۆ یاخود زێرابەکانی شاری هەولێر کە لە نێو شارەوە دەردەچن کەوتون. ئەمە وای کردووە بەڕاستی ببێتە هۆکاری بێزاری هاوڵاتیان، ببێتە مەترسی لەسەر ژیانیان، لەسەر ئاسوودەی خەڵک. ئەمە دیمەنەکانن کە بە چاوی خۆتان دەیبینن لە سنووری پارێزگای هەولێر لە نزیک گوندی بنپێرس. هەڵبات پێشتریش ئاماژەم پێکرد ئێمە سەردانی یەکێکی تر لەم شوێنەکانی ئەم سنوورە کرد کەوا هەرخۆشی ناوەکەشی پەیوەستە بەم بێزەڵەتی یاخود ئەو پیسیەی کە هەیە ئەویش کەندە پیسی پێدەڵێن کە ژمارەیەکی زۆری ئاژەلی مردارەوە بوو لەوێش فڕێدراون. ئیتر دیمەنەکان بەم جۆرەن کە دەیبینن بەڕاستی دیمەنێکی دوور لە شارستانی دوور لە مرۆڤایەتی دەبینرێت، بوونێکی یەکجار ناخۆش کە مانەوە لەم شوێنە زۆر ئەستەمە بتوانیت لێرە بمینیتەوە. ئێمە بۆ ئەوەی بتوانین دیمەنەکان بۆ بینەرانی پایتەخت میدیا بگوازینەوە هەڵبات هاتوین لێرە دیمەنەکانتان بۆ بگوازینەوە و تەحملی ئەم بوونە بکەین بۆ ئەوەی ئێوە دیمەنەکان ببینن و بتوانین چارەسەرێکی بۆ بدۆزینەوە. لایەنی پەیوەندیدار بێتە سەرخەت بۆ دۆزینەوەی چارەسەرێک بۆ ئەوەی پاشماوەکان لێرە دوور بخرێنەوە و دەفن بکرێن. ئیتر ئەم بوونە ناخۆشە چیتر هاوڵاتیانی پارێزگای هەولێر هەراسان نەکات و ئیتر خەڵکی بێزار ببێت لە بڵاوکردنەوەی بڵێم پۆست و بڵاوکراوەکانیان لە سۆشیال میدیا کە بەهۆی بوونی ناخۆشەوە هەراسان بوون. زۆر جار ئێمە لە سنتەری شارەکانی شەوە تەنانەت هەست بەوە دەکەین درک بەوە دەکەین کەوا بوونێکی ناخۆش بەسەر بەشێکی زۆر لە گەڕەکەکانی پارێزگای هەولێردا بڵاو دەبێتەوە. یەکێک لە هۆکارەکان ئەم دیمەنانە کە ئێستا دەیبینن ئەمانە دیمەنێکن دوور لە شارستانیەت، دوور لە ژیانێکی تەندروست
بەڕاستی پێویست بەوە دەکات هەرچی زووە وەزارەتی شارەوانی کشتتوکاڵ بەڕێوەبەراتی تایبەتەکانی سنوورەکە هەرچی زووە بینە سەرخەت بۆ ئەوەی بتوانن چارەسەرێک بۆ ئەم دۆخە بدۆزنەوە، چونکە بەڕاستی بە دڵنیاییەوە ژیانکردن لە شوێنێکی نزیک لەم شوێنە زۆر ئەستەم دەبێت. ینی مانەوە لەم شوێنانە تەنانەت وا دەکات دۆخی تەندروستی مرۆڤی شتێک بچێت، هەست بە هەناسەتەنگیەکی زۆر دەکەیت بەهۆی بەهێزی بوونەکەیەوە کە لە قڕگت دەدا تەنانە ناتوانانی قسەشت پێ ناکرێت. ئەمە ئەو دیمەنانن کە دەیبینن و ئێستا لەبەر چاوتانن لە ڕێگەی پایتەخت میدیاوە دوای ئەوەی کە دوێنێ لە گرتەیەکی ڤیددیۆیدا ئاماژەمان پێی کرد کەوا ئاژەلی مردارەوە بوو دوای ئەوەی بەهۆی نەخۆشی یاخود هەر هۆکارێکی ترەوە گیان لەدەست دەدەن دێنن و لەم شوێنانای نزیک لە شوێنی نیشتە جێبوون فڕێ دەدرێت. هەلبات پەیوەندیمان بە وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستانی شەوە کردووە. بەڕاستی ئەوانەی کە پەیوەستم بەم بوارە ئێمە لە ڕێگەی پایتەختەوە هەوڵماندەوە کە بابەتەکە بگەینین بەلایەنی پەیوەندیدار تاوەکو ئەوەی چارەسەری بۆ بدۆزرێتەوە هەرچی زووە ئەم کێشەیە بنبڕ بکرێت. بەڕێز نەباس عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر پێڕاگەیاندینکەوە ئیجراعاتی پێویست هەم لە ڕابردوو هەم لە ئێستاش دەگیرێتە بەرتاوەکو ئەم کێشەیە دووبارە نەبێتەوە بە توندی سزای ئەو کەسانە دەدرێت کەوا بەم کارە هەڵدەستن. بەڕاستی ئەوەی کاگنەبەس ئاماژەی پێکرد ئەوە بووکەوە ئەم حاڵەتە حاڵەتێکی ناقانونی نایاساییە کە ئەم کەسانە پێی هەستاون حتمما پێویست بەوە دەکات کە سزای تند بدرێن. بۆیە ئێمە وەکو ئیدارەی شارەکە ئیدارەی پارێزگای هەولێر بێگومان ئێمە ڕێکاری پێویست دەگرینە بەرامبەر ئەم پێشێلکاریەی کەوا دەکرێت و سزای پێویستی ئەو کەسانە دەدەین کەوا بەم کارە هەڵدەستن. هەلبات ئەو ئاژەلانە لەلایەن خاوەن حەسارەکانی ئەم شوێنەوە فەرمونون ئێمە دیارە چەند کەسێک دوای ئەوەی کە ستافی پایتەخت میدیای بینی لە شوێنەکە دەیانەوێت قسەمان بۆ بکات هەوڵ دەدەین لەم شوێنە خۆمان دەرباز بکەین و بچینە لایەن بزانین قسەی ئەوان چی دەبێت لەسەر ئەم حاڵەتە ئەگەر نەکەوینە نێو ئەم ئەوە پیسەی کەوا لێرە هەیە. ڕاستی تەحملکردن لێرە شتێکی زۆر زۆر زەحمەتە، ینی بەڕاستی بەهۆی بوونەکەەوە بەهۆی بێزاڵەتی شوێنەکەەوە مرۆڤ تااقەتی دەبڕێتکەوە بە ماوەیەکی کورتیش بێتن لێرە. سلااوت لێبێ ئەم کاتت باش ئێوە نیشتە جێبووی ئەم شوێنان دانیشتووی ئەم شوێنن باسی ئەوم بۆ بکە هۆکاری فڕێدانی ئەم ئاژەلانە چییە؟ چێن ئەو کەسانەی فڕێ دەدان؟ ئێوە بێزار بوون بەدەست بوونی ناخۆشی ئەم شوێنە یاخود؟ طبعاً ئەرێ وەڵی بێزار بووینە، ئەرێ وەڵی ئاخر دەرەجە بۆنەکی ناخۆشی هەیە، عالم زۆر بێوەزع بووە، ینی هەتا ئەو دەرا و پشتانە هەموو ینی بێوەزع بوو بەڕاستی بە سەوجاوە چ دەکە ینی ئێستا کە تاعونەکە لەناو حیواناتی بەراوبرا بووی تۆ پێڕاناگە خەرە ینی هەر دەبی فڕێ بدە. فڕێ دەدا بۆ لە شوێنێکی نزیک لە شوێنی نیشتە جێبوون فڕێ دەدرێت بۆ لایەنی پەیوەندیدار ئاگادار ناکرێتەوە کەوا لە شوێنێکی دوور لە شوێنی نیشتە جێبوون فڕێ بدرێنم پاشماوانە بە خودای ئەجەوان پاشماوانە ماوە ئەوە دێ ینی جەماعەتی شارەوانی دێن ئەوجا ئێستا مشینە پێنجشەمێ بێن هەر هەموویە لە شۆفەر و ئەوان دەکەن و بار دەکەن و دەبان ئەوها ئیشەکە بەێ خۆت دانیشتوی کوێیت؟ ئەم دانیشتی ئێرکوانە و ئەو عساری ئێرکوانە بەێ چۆن دەحوێنەوە لەگەڵ بە قورعان ئەمەل بخۆی بڕێک لەگە وەسعەکەی لێ ڕاهاتینە بەڕاستیانی مشینە ئیمە جیاوازیمە لە گەرەنگۆ هەیە ئارێ وەڵڵا ینی ئەمە لە گەرەنگۆ جیاوازی ناچاست بەنوێتی دێ ئارێ هۆکاری مرداربوونی ئەم ڕێژە زۆرەی ئاژەلان جاوە ئێستا کە ئەو تاعونە پەیدا بووە ینی ئەو شەلکەوتە و کولەی دەگریتنیا حیوان زۆر نەخۆشە نەخۆشیەکەی خەرک پێ ڕناگە ینی لە فڕێدانی ئەوە یاگەناوە هەموو کاتەشی ئەو هاانیە بە مستەمەڕی و برێوابی چی بکرێت باشە بەڕای ئێوە؟ واللهی بەڕایەوە ینی چی بکرێتن باشە ئێستاکە واڵانە چینێ ئەو تاعونە نییە زۆرە زۆرە ئەرێ وڵە خەرک پێڕناگە ینی نییە بەری وەڵامکە و ئەو واڵانە چینێ بکرێتە مەزرایەک شتەی وا قەپات بکرێتن ئەو پیسە ژێرکوانە ئەوە نابیتەوە
ئارێ والله باشە ژمارەیەکی زۆری حەسار لەم شوێنە هەن بەڕێزیشتان ئاژەلدارن بەری ئارێ والله و هەتا دەستی خوارەوە هەر هەمووی ئاژەلدارە و عساری هەیە جەنابیشت ئاژەڵەکانت بەم شێوەیە گیانیان لە دەست داوە ئارێ والله ئارێ والله هەمووی وایە ئەرێ والله خەرکەشی زۆر تووشی زەرەر بووە زۆر هۆکارەکەی چییە لەم کاتەدا ینی بە بەردەوام بەم شێوەیە یان لە ئێستادا نەخۆشیەک هەیە بەخوای ئێستاکە نەخۆشی تەبەقەیە ئەو نەخۆشیەک جار ینی وەزعەکەی ئەوە کردە بەری زۆر توش قسەم بۆ بکات جەنابەت چی دەڵێت لەسەر بوونی ئەم وڵی ناخۆشە لەم سنوورە وڵی برێم چوەڵا کاکەەوە نەخۆشیەوە هەموو مردار بووە و هیچ وشێ و سار نەبوو تقریبان ئێستا ساعب ئاسارەیە لەوانەیە لە 100 وراقی 20 وراقسی وراقی لێ مردە ئەو نەخۆشیە و سار هیچ وشێ و سار نەبوو نەخۆشیە و سار لێ داوامان لە حکومەتیە و علاجێکی باش بنێری و ئەوە کەوتەوە باشە پەیوەندیتان بە وەزارەتی کشت و کاڵ بە شارەوانیەکانی سنووری خۆتان نەکردووە لە حاڵەتی بوونی مرداربوونی ئاژەلەکانتان تاوەکو بگوازرێنەوە بۆچی لە شوێنێکی نزیک لە ئاوایی فڕێ بدرێت خۆتان بوونی ناخۆشی ئەم ئاژەلانە هەر دەبێتە هۆکاری هەراسانکردنی خۆتان وەیە برام بەس لەگەڵ ژنێ بە شارەوانی دێ پێشەمان دێ ئەمی خرد دەکاتەوە و فڕە دەدات و تەوە بەس ئەو سار نەخۆشەکەەوە زۆر بە کۆنتترۆل پێ ناکرێ لەناوشی پار پێلانێ پار پێلا سێکە لەش ساکە لەش دەکات ئەو سا بڕۆ 56 کە لەشکێتە تەمەشا بەخۆ تاسوەرکە و بەخۆ دەبینی عارەکەکوە لەناو شارەوانی تەقسیریان نەکردی و دێن خایان دەکەنەوە و بار دەکەن ئەو ئێرە کو برێت زیێ شوێ فڕە دەدەن و ئەو شارەوان دێ شۆفەری دەین و بار دەکە سلامت دەست خۆش بی ساکەمی بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان و بیستان قسەکانی دوو لە هاونیشتیمانی ئەم سنوورە بوون کە شوێنی نیشتەجێبوونیان نزیکی ئەم شوێنەیە ئەوان باسییان لەوە کردکەوە ئەم ساڵ جۆرێک لە نەخۆشی لە نێو ئاژەلەکان بڵاو بووتەوە کە بەبەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەیەکی یەکجار زۆر لە ئاژەلەکان مردار دەبن ئەمە شوای کردووە کە بەم شێوەیە لەسەر ڕۆخی شەقامەکان کەلەشی مرداربووی ئەم ئاژەلانە زیاتر ببیندرێت ئاماژەیان بەوە کردکەوە عادەتەن وەزارەت یاخود شارەوانیەکانی ئەم سنوورانە پێنجشەمان یاخود ڕۆژێکی دیاریکرااو دێن و دەیگوازنەوە بەڵام ئەوەی ئێمە دەیبینین بەڕاستی بەشێک لە پاشمەوەی ئاژەلەکان نەک بۆ هەفتەیەک تەنانەت ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە بۆ چەند مانگێکیش دەبێت لێرە کەوتون ئەمە ئەم ئاژەلانە ینی ماوەیەکی یەکجار زۆرە مردار بوون و بوونە ناخۆشەکەشی هەڵبەت هی ئەوانە چونکە بەشێکی تریان دیارن کە لە ئێستادا نوێن تازە مردارەوە بوون ئەمانە کەمتر دەبنە هۆکاری بڵاوبوونەوەی بۆن بەڵام ئەوانی تر کەوان ماوەیەکی زیاترە مردار بوون بەڕاستی بوونەکانیان سەرچاو بوونەکانیان زیاتر بڵاو دەبێتەوە بووەتە هۆکاری هەراسانکردنی خەڵکی بێگومان ئێمە لە پایتەخت میدیا دەمەوێت دیسان ئاماژەی پێ بکەم کەوا دوای ئەوەی دوێنێ گرتەیەکی ڤیددیۆیمان بڵاو کردەوە لە ڕێگەی پایتەخت میدیا دوای بڵاوکردنەوەی گرتەیەکی ڤیددیۆیی لەلایەن پایتەخت میدیاوە وای کردکەوە بەڕاستی دامەزراوە حکومیەکان بێنە سەرخەت و دەنگدانەوەیەکی یەکجار زۆر دروست بکەن لەسەر زۆری ژمارەی ئاژەلی مردارەوە بوو لە سنووری پارێزگای هەولێر بە دیاریکراوی لە سنووری گوندەکانی بنپێرس و جمکە کە دوو گوندی سنووری پارێزگای هەولێرن و نزیکن لە سنتەری پارێزگای هەولێر بوونە ناخۆشەکەی ئاژەلە مرداربووەکانی ئەم سنوورە بووەتە هۆکاری بێزاربوونی هاوڵاتیان و هەراسانبوونیان ئەم دیمانانەی بینیتان دیمەنی ئەو ئاژەلانە بوون کە بە شێوەیەکی مەیدانی بە دووادات چۆنمان کرد دەرکەوت کە ژمارێکی یەکجار زۆری ئاژەلی مردارەوە بوو لێرە هەن و دەنگی خەڵکی سنوورەکەمان گەیاندوتە لایەنی پەیوەندیدار بە مەبەستی ئەوەی لە زووترین کاتدا چارەسەری بۆ بدۆزرێتەوە.